بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی دوانگەی خەڵک بە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست لە پەیامەوە بە خزمەتان گەیشتمەوە بەڕێزان دوای ئەوەی کە مامۆستان و فەرمانبەران و کارمەندانی تەندروستی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا شەقامەکانیان کردووەتە ماڵی خوان مەیدانەکانیان کردووەتە سەنگەری بەرگری لە مافەڕەوەکانی خوان بۆ دەستکەوتنی موچەکانیان بۆ دەستکەوتنی مافەکانیان لە بەرامبەر ئەم ئەرکەی کە لە دام و دەستگا حکومیەکان جێبەجێ دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عراق پاش 4 ساڵ بڕیاری ئەواندا یاخود حکوومەتی عراق بڕیاری ئەوەیدا کە موچەی فەرمانبەرانی هەردوو وەزارەتی تەندروستی و وەزارەتی پەروەردە بەبێ پاشەکەوت دابین بکات. ئەمە ئومێدێکی لای هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەرانی ئەم دوو کەرتە بە تایبەت دروست کرد. لا سەروبەندی ئەوەی کە موچەکە بگات یاخود نەگات بە ڕێککەوتنێکی نهێنی ژێربەژێر وەکو باز دەکرێت لە میدیاکان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عراق ڕێککەوت بەوەی کە موچەی ئەم بەڕەپارەی کە لە بەغداوە دابەشی وکات بەسەر سەرجەم فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستاندا. تەوەری بەرنامەی ئەمڕۆمان ئەوەی ئایا موچەخۆران ئەم بڕەپاشەکەوتەی کە دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەیان ئەمە قبول دەکەن یاخود ئەم پاشەکەوتە قبول ناکەن و موچەکانیان بە تەواوەتی بەبێ دەستکاری کردنەوە دەبێت. کاک ئالانمان لەگەڵە. کاک ئالان فەرموو. سڵاوتان لێبێ و کاتان باش. سڵاو لێبێ کاک ئالان، هەموو کاتێکت باش. کاک ئالان کە گوێبیستی ئێمەی من قەناعەتم وایە سیقە و متمانە لە بینی لە نێوان فەرمانبەران و هاوڵاتیان لە حکوومەتان نەماوە، چونکە ئێستش ئەمە کە باسی دێوەکەن من وەکو مامۆسایە کە ئێستا موچەکەم پێنسە و شتێکم لێ پاشەکە دەکرا ئێستا نزیکی نیوەی ئەو پێنسەی هاتۆتەوە، بەڵام من ئەمە شتێکی داینی و بەردەوام نیە. ئێمە کێشەمان ئەوە نییە ئەوی پاشەکەوتەکە کەم بە یا زۆرە. ئێمە سیقەم و ئێمە سابقەیە حکوومەتمانە بەدەستە بنیمان دەکە چەندین جار بەڵێن میرا بوو کە لە کاتی خۆیان موچە بابکرات کە سیستەمی پاشەکەوتی داهێنا ساڵی 2016 ئێمە 30 ڕۆژانی بە تەکیدی ئەتوانین بەم شێوەی پاشەکەوتە موچە دەین. ئەوە بوو جاری وا بوو 55 ڕۆژ نزیکی 6 ڕۆژی تێپەڕان نەیەتوانین موچە بات. ئێسش هیچ متمانەیەک نییە. ئێمە کێشەمان متمانە و سیقەیە. ئێمە بتوانین ئەو بەڵێنە وەرگینایە 30 ڕۆژە لە کاتی خۆیدایە بێ دواکەوتنە کاتیە چۆنمانە ئەوەی کە ئێستا موچەیمانی 12 پاشەکەوت دەکرێت بە پێ معلوماتەی کەوتراوە و لە موچەیمانجی یەکەوە دەستپێکێ. ئایا موچەیمان یەکە دەستپێکێت من ئەگەر 250 پاشەکەوتم بۆ هاتێتەوە 250 دەمێنێ ئایا حکوومەت ئەو 250 کە ماوەتەوەی کات و پاشەکەوت یا ئەمە کات بە موچەیەکی هەمیشەیی و ئەو کاترا ئەو خەڵکە کێڵێکی حکوومەتە لە وڵاتە. کاک ئالان ئێوە کو وڵاتی وەکو موچەخۆرێک پێتان وایە کە ئەم بڕە پاشەکەوتەی کە حکوومەت لای بردووە بەم دەستکاریکردنەوە بتوانێت حکوومەت لە کاتی خۆیدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکات؟ چاوەکە من پێم وتم سادەقەیە حکوومەتمان لایە وەزانین چۆنە هیچ سیقە و متمانەیەک نییە کە لەوانەیە بانگ یەکەم هەموو هەوڵێکبار لە 30 ڕۆژتەوە و میقاتێک تەوقیتێک بۆ لەبێبردەوەی خەڵک شتێکی وابکات، بەڵام بۆ مانگاری داهاتوو ئەمە سیقە و متمانەی نییە. لەوانەیە بەردەوامی بێت، لەوانەیە تا هەڵبژاردی بێت، چونکە قەت حکوومەتی عێراق و خەڵکی بەسەر بەغا قبوڵ ناکات من نەوتەکەی خۆم بخۆم و لە موچەی ئەوانیش بێت بیخەمە گیرفانی فەرمانبەرانەوە. لەبەرەوە من داواکاریم لە ئێوە هەیە وەکو کەناڵی پەیام کە دەستان خۆش بێت و سەرکەوتوو بن وەکو کەناڵی پەیام دایمە لەگەڵ مامۆستا و فەرمانبەران. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئالان، سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆ. کاتم زۆر پێدای، سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستان. کاک ڕازگۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک ڕازگۆ فەرموو. مرحبا. مرحبا لە بەڕێستان کاک ڕازگۆ. بەڕێستان سەرنج و تێبینی چیتان هەیە؟ نووسێ بۆ ئەو مامۆستایە لەسەر مامۆستایە بە ناوی بدینی زمانی بەحسم کودایەوە زامێ بڵاوی بکەمەوە ئەبێ برینی زمانی بەحسم کودایەوە داخی ئەم شەڕوەستێنانە لە دڵناوێنەی خەڵوز گەشایەوە ئەوەی داوای ماسی خۆی بکات لە هەولێر خێرا بە دوو شەق ئەیسەن سەرەوژێر ئەو مامۆستایە بە تەمەستیر بوو گەر پارتی وایە ئێستا وەزیر بوو مامۆستا دادوهاواری خۆم و چەم نانە لە زیاتی پاداش شەقتی هەڵدانە دکتۆر وەزیر سەرۆک وڵاتان هەموو پەروەردەی دەستی مامۆستان سەگ بە سەگی خۆی لە ژن ناوەڕێ ئەمانە لە ڕیزی مرۆڤ چوونەتە دەرێ لەخوام داوایە
ئەوەی دەست بۆ مامۆستا بەرێ لە خۆم داوایە پەنجەی هەڵوەرێ پێویستە شەوەستیان محکەمە بکرێ لە تۆڵەی ئەوە قاچێکی بمڕێ هەر دادوەرێ دەست بۆ یاساش بەرێ کەرا ئەویش بە دوو شەقەکە نەدەرێ ئەمانە کەی یاسا ناسن تەنها شەق و پاڕە کورتیان ناسن. زۆر باشە کاک ڕازگۆ کە گوێ لە منە پێتان وایە بۆچی حکوومەت شق لە مامۆستا و لە فەرمانبەران هەڵدەدات وەکو لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیوە هەروە بوون کاکەجان پێیان ناوەێ داش نابەزن لەسەر کورسیەکە ئەڵێ ئەوەتە لەم نووسیم ئەڵێ مشتان بەمێتە ئەمانە بابن ژیانی میلەت هەرچی چاک ناکەن ئەمانە بۆ میلەت بوون بە عیلەت. بەڵای زۆر سپاس بۆ کاک ڕازگۆ لە شاری سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینی و بۆ هۆنراوەکەشت. کاک ڕەزا لە قەرەداخەوە لەگەڵمانە. کاک ڕەزا فەرموو. هەموو کاتێکت باش کاک ڕەزا. بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان موچەخۆران مامۆستایان فەرمانبەران ئەم بڕە پاشەکەوتی کەمکراوی حکوومەت ڕایگەیان قبوڵی دەکەن یاخود بەردەوام دەبن تاوەکو بە تەواوەتی پاشەکەوتی موچە لا دەچێت؟ وڵا بێگومان ئەمان شتێکی باشە دەستکاری کرا بەڵام کاڕە دەبێت باشتری گەنە هەڵ پاشەکە بەیزاری نەبێنێت وەکەین لەو شانیە کە دەستکاری دەستکاری نەبا گرنگ ئەوەیە تۆ ئایا سی ڕۆژارە ئەو مچەی وەرەگری یا وەری ناگری بۆ گرنگەکە لەوایە گرنگەکە لەوا نییە کەم کرێت ئەوزادرا ئەگەر بەنێ مچەگەش برایە کارەکە مچەگەش برا ئەگەر هەمومانێ وەرەگرتایە بۆ ئەی خەڵک باشترە بوو بەڵام تۆ ئەگەر ئێفات بۆ پاشەکە دژنەیە لە بۆ منە ئەگەر تۆ دیماگیارە بێت لەژێر عینە شتەگاتەوە یعنی گرنگەکەی من بەڕای من گرنگەکە لەوایە ئایا هەمومانە حکومەت دەتوانێت ئەو قرارەکە عزیزە بەجێکە یان نەیکا ئەوە خۆی مهمی قرارەکە لەوەشایە ئەگەر نەتوانێت یعنی هیچ وەکواری بنەکاریار بۆ خۆی ڕامسەکە دیگەگەر تۆ هاوڵاتیەک ماوەتای دوو ماگیارێک مچەوە بێت عینە شتەگاتە بەڕای بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک ڕەزا سپاس بۆ سەرنج و تێبینی و پەیوەندیەکەتان. بەڕێزان دەمەوێت ئاماژە بە کۆمەڵێک کۆمنت بکەم کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئێوەی ئازیز و خۆشەویست لەسەر تەوەری بەرنامەداتان ناوە. کاک ئامان شێخ کەریم دەڵێت من ئەوەم لا سەیرە 10 ڕۆژ پێش ئێستا چاکردنی پاشەکەوت خەوێک بوو لامان بەڵام دوای خۆپیشاندان سەرۆکی حکوومەت دەڵێت دەستکاریمان لە پاشەکەوتا کردووە بە شێوەیەکی باش. بەفرین سلێمانی لە شاری سلێمانی دەڵێت قبول ناکرێت تاکەی شتی ئەمانە قبول بکەین ئەگەر ئەمە قبول بکەین شتی دیکەش دەکەن و دەبێت قبوڵی بکەین. کاک حەکیم لە سەی سادقەوە لەگەڵمانە. کاک حەکیم فەرموو. بەڕێزم باشی هەموو کاتێکت باش کاک حەکیم. وا بۆ بەرنامەکەت زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ پەیوەندیەوەش. بەڕێزم زۆر سپاس دەکەم بەس ئەو خەڵکانە کۆمەڵە شتەڵێن شەق لە مامۆستا و کۆمەڵە شێوە خەڵکانە هەمویان بە ناحەق بازێشت باسەکەن کابران نەوازگوێ و نەشاعیرشە شار بە خەڵکاڵێ بۆ عبادی هەمومانی پرشەق کرد یەک پیاو نەبوو توانێ قسێ بکە. کاک حەکیم بەڕێستان پیشەتان چییە؟ کاک حەکیم بەڕێستان پیشەتان چییە؟ پیشەم هەر شتێکە کاسبم. کاسبی خۆزگە کاک حەکیم قۆناغەکانی خوێندنت بڕی بووە و لە بەردەستی مامۆستادا بتخوێن تاوکو بتانزانیا کە مامۆستا چەند پیرۆزە بە تایبەت لە کۆمەڵگەیەکی وەکو ئێمەدا چۆن دەکرێت بەم جۆرە مامەڵەی لەگەڵدا بکرێت؟ لەسەر سەر مامۆستا لەسەر سەر زۆر باشە بەڕای بەڕێستان ئەمە شایستە بۆ ئەوەی کە بە ناوی کۆمەڵێشتۆ شێعر و کۆمەڵێشت بۆ تۆ باسەکە وەرە دیفاع لە مامۆستاکە با هەمومە دیفاع لە مامۆستاکەی نەک بەونەوەی کە جەنابی شێعر و شانان بۆ خەڵکەڵێت. زۆر باشە. چی وای کردووە کە مامۆستا بەم شێوەیە بێتە سەر شەقام ئەگەر بێت و مامۆستا لە بەرامبەر کاک حەکیم ئەگەر بتوانی گوێ لە من بگریت تاوەکو پرسیارەکەمە ڕاست بکەم. ئەم چینە سیاسیە بەڕاستی سیاسیە و ئیشەکەن تێگەی سیاسی ئەگەر ئەگەر مامۆستا داوای حەقی خۆی کرا حەقی هەمومان بڕۆین لەگەڵیانە بخەوین نێنەوە. زۆر باشە کاک حەکیم بەڕێستان بەگشتی هەر چۆنێک بێت ئەمەتان پێشایستە بوو کە گەنجێک بەم شێوەیە بکەوێتە وێزەی مامۆستایەک و بەم شێوەیە لە بەرچاوی ڕاگەاندەکان و لە بەرچاوی کۆمەڵگەی کوردی بەم شێوەیە مامەڵەی لەگەڵدا بکات؟ هەست پێم شایستە نیە هیچ کەسێک بتوانێت شەخی لە هیچ کەسێ هەڵدات پێم خۆش نێ بوونەوە بەڵام قسەی ئەو پیاوە زۆر پێ ناخۆشە ئەو پیاوە شیعرەکانی بۆ خەڵکی بۆ عەبادی و شیعی بنووسایە بە. زۆر باشە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی
باڕێستان کاک حەکیم لە سەی سادقەوە لەگەڵمان بووی سپاس بۆ خوێندنەوە و سەرنجی بەڕێستان لەسەرم دۆخە. کاک سەفین لە سەفینەوە لەگەڵمانە. کاک سەفین سڵاو لێبێت فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. كاكي جان مسألة كردية هي عليها قال خويا قلت بشيري تنشي ناكي بتيري أما أنا شو قاعد إيران ولا ملا ونساعد أنت وسر حاضر ملت كردية أمانات سر حاضر أمني شيروان برطشيا أبوا سايشيا بشوية كاك سفين أجر بكريت ناوي هيك كسيك لنا وبرنامج كذا بمشي نبن وحسابك حمور مع مسايكل بلا بردوان بفرمي. أما إهانيك أبو حمو ما مصاني هريمي كردستان وتعبتيش بو هودير من داوا لو شير قراني هودير كميات دقنا والسن أما حمو يدرو دلسون ركلام انتخابات السوا داوا علي أو موجي خوي مليوني ولا قد بوي كدوبة صار عين حسابي جارانا إن شاء الله وكو قلباتي كاك سەفین وەکو هاوڵاتیەک بەڕێستان پێتان وایە کە ئەم بڕیاری کەمکردنەوەی پاشەکەوتی موچە ئەمە کاتیە و دوای هەڵبژاردنەکان هاوڵاتیان دەکەونەوە هەمان ئەم دۆخەی کە ئێستا هاوڵاتیان تێیدان؟ لەوەش خراپریان لێ ئەمە هەڵخەڵاتاندنە کاکە ئەمە چی پارە و سەروەت و سامانە 27 ساڵە ئەم دز و جەرد و ڕاو ڕوتە و چیا ئەم چەتە و ڕێگرانایی بن کاکە چۆن گورگ گۆشتی لاتامینەکەی توانی گورگ گۆشتی لادانێ ئەمانش وەک گورگ وان قەت جێسیقەنی نەمانە چۆن شتی وابێت. زۆر باشە. ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە ئەم ڕای ئێوە ئەم جۆرە گومانە بە حکوومەتی هەرێم کە دەگەڕێتەوە پێشتر متمانەتان نەماوە بە حکوومەت هاوڵاتی متمانەی نەماوە؟ کاکێکیان خەزیە پارە نییە پارە زۆر زۆرە بەس بە ئەم قەز وامادیەکەن وامان ڕزیلەکەن وامان ڕزیلەکە بۆ ئەوەی نەتوانین پەنجەی خۆمان پەنجە نییە سەری خۆمان بخورێنین ئینشاءڵڵا ئێمە خاندیەکمان تیا هەڵەکەی وەکو خاندی نەمر کە ڕزگارمان کە لەم زوو جەردان ڕاوە ڕوودانە بەڕاستی بە ئەم قەزە مشتێک لەکەڵم مامان دژمنی ملەتن مانە دڵسۆزی ئەم خەڵکەنین. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ کاک سەفین لە سەفینەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاک جەمال لە کەرکووکەوە لەگەڵمان ئەگەر هاوڕێیانم بکرێ کەمێک سەوتی هینزیادکەن. کاک جەمال سڵاو لێبێت و فەرموو و سەرنج و تێبینیتان چییە لەسەر تەوەری بەرنامە؟ سلام علیکم. عليك السلام ورحمة الله. جەمال باشی. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک جەمال فەرموو بەڕێستان کۆمنتان چییە لەسەر تەوەری بەرنامە؟ خوشی برنامه دیگه آما سازد من دی پرسیار نهیدی پرسیار یکم تخلص نه ما بحثا نهیدی باید تخلص نه ما اول تعریف حمود بودن اول فاصله بوده فاصله بوده میگی خوب برام بدم ایش خوب برام بدم نکن دوام کنم اول تخلص نه خوب نه ما دوام یا اوجه نه حفظی بوا ولی که باید چیزی وجود أو صار كعب وكعب 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 نلعب هذا ما شو جاب وقع على جاي شغال يعني وجه صندنا كذا سبحان الله. كاك جمال بۆچی ئومێدێکتان بە حکوومەتی هەرێم نەماوە؟ ئومێدێک لەبووی مەجلس نەماوە لەبووی مەجلس نەماوە بەڵێ ئومێد لەبووی زۆر جولاکێک عەلەمە زۆر جولاکێک عەلەمە زۆر جولاکێک عەلەمە واحد أول كذا كذا حبر وداني وأزواج على أنا باجي بجبر خايفة كم لك حبر الله يرجع بقول جعان خايف كذا بس أبو باين كذا بس ما بيأكل ما بيأكل لا عاد يتعلم هو من الجزائر هو من البلد جاي هذا هو من الكذا رد كامل بجاي بەڵێ سپاس بۆ کاک جەمال لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بوو کاتی زۆرم پێدای کاک جەمال سپاس بۆ بەشداریکردنت. کاک سیروان لە هەڵەبجەوە لەگەڵمانە. کاک سیروان فەرموو. ڕەحمەتی خواتان لێبێ. سڵاوی خوا لە بەڕێستان کاک سیروان. براجان ئەوەی لە قەناعەتی منایە ئەوەیەکەوە کێشەی ئەوە نییە کە خەڵکی بڵێن بەتەنها کەمی موچە و یا دەستکاریکردنی موچە و یا حەد ناڕەحەتیەکەوە بەسەر ئەو خەڵکایە کەمی سوتەمەنی و یا هەر جیازێکی چینایەتی تەنها کێشەکە لەوایە ئەوەی ئێڵێن زۆر جار درۆ ئەکەن سەروان و هەروەها ئەوەی لە بەردەستیانە خیانەتی لێتەن و شەفافەتی دەرناخن ئەگەر کەمترین بوجە بێت بەڵام ڕاستیەکەی بوترێ بە هەموو پەرلەمانتاران ئاگادار بن
وەکو برا بەشکرێت ئیتر خوایەکە هەمومان لە ئامردین خوایەکە هەمومان بەیەکەوە تەمەنیمان نەبێزستان باسەکردەکان لە سەرەوە هەتا خوارە لە ئیسلامی و لە عەلمانیەوە سەرکردەیەکی ئیسلامی با وەکو کەسێکی ئەندامێکی ئیسلامی کە لە خوار و نەوتی نیە نۆتی نەبێ با خۆراکەکانیان وەکو یەک بێ با ئێمە چاکە بەندە و کۆیلەش بین هەر کۆیلە لە ئیسلام ئەوەیەکەوە ئەڵێ با ئەگەر خۆراکەکەت سەیدەکەی خۆراکەکەی چی بوو با بەندەکەی شەرەوە خۆراکی بێ با ئەو چی لە بەرابوو ئەوش ئەوەی لە بەرابێ با ئەو چۆن خامیەکەیەتیان ڕق نابێت و سەرمای نابێ ئەوش باوا بێت ئیتر خۆ کاک سیروان بەیەکەوە بێ ئەگەر ئێمە کوردین ئینسانین مرۆڤین مسڵمانین بەپێی سەرنج و تێبینی بەڕێستان بێت کەواتە دەسەڵاتداران تەنانەت کۆیلاتیشیان بۆ هاوڵاتیانی خۆیان قبوڵ نییە خوار ئەمان بۆ هاوڵاتیان پێ قبوڵە کۆیلایەتێکی بەوجدان کۆیلەی پیاوێکی مسلمان بووینە پیاوێک کە خوا بناسێت کە بزانە قیامەت و بە حاسەبەی خوایە زۆر زۆریانمان لەمە خۆشترە بوو هەر کۆیلە بووینە هەمومان نەک کۆیلەی بێوجدانێکەوە باوەڕی بەخوا و قیامەت نەبێ هەر تێر ناخوا هەرگیز هەر تێر ناخوا لە زوڵم و لە عەزێردان و لە سەوسانەوە بەڵێ سپاس بۆ کاک سیروان لە هەڵەبجەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک ئەحمەد لە کەلارەوە لەگەڵمانە کاک ئەحمەد فەرموون عەلەیکی سەلام وەڕەحمەتوڵڵا کاک ئەحمەد بەڕێستان بەڕێزم حەزەکەم ئێوە ئاماژە بە چێ بن یعنی ئەمە ڕاستی هەم مۆزەفەڵەتان هەم مامۆستاخەڵەتان بەڕاستی ئەزانی چۆن حکومەت خۆی لێرە ئەو موچەمانی دوازەی نەدا ئەمە یەک و دوو سێ یعنی ئەم سێ و چوارمانەی بڕیوە لێرە لێرە هەڵە سێ یعنی بە فرتوفیڵ ئەڵێکی وەڵام موچەم چاکردە هێتوو لێرە یعنی مان چوار یعنی تامان چوارە و حەساکە بۆمان چوارە ڕۆی هێتوو ئەم چوار پێچمانت نەداوە یعنی لێرە ئەم ماشەی بڕیوە یعنی کۆی کردەوە لێرە ئاتێت یعنی لەم گیرفاتەوە دەرەکە لەم گیرفانەکەی درۆ تەوزیێکە یعنی ئەوە حەزەکەم ئاماژە پێ بدەن وەکو ڕۆژنامە نووسان یعنی وەک مامۆستایان تا ئاماژەیان بەم خاڵە نەداوە ئەوە یعنی ئەمە بۆ ئەمە وچەیمان چوارمان وەرگردا یعنی مان سێ وەرگن ئەیتۆ ئێستامان دوازەی نەداوە یعنی لێرە چی و چوارمانی بڕیوە لێرە پێش سەدا دەونا ئەمە سەدا بیست و ئەمە لاچی ئەجا وەکو کەناڵەکان بەڕێستا حەزەکەم ئاماژەوە بکەن حکومەت وا باسی ئافرەتەکە ئەوتۆنۆتیجی ئەخێنە عاشن ئەو ماش بێوەژنیان بڕێ هەزاران بێوەژن بنەزانم یعنی لەخۆشە سێ و چوار مناڵی هەیە بڕواتێ بماڵی بێوەژنی واناتم خێری پێڕەوە نانگەوارەیەکی نییە بەڕێزم تێگەی کاک ئەحمەد بەڕێستان سێ ساڵە پارەی بێوەژنی بڕیوە یعنی ئەوە حەزەکەم ئاماژەوەشە بکەن واندان پەرلەمانەکە زۆر باشە کاک ئەحمەد بەڕێستان وەکو هاوڵاتیەک پێتان وایە کە موچەخۆران و فەرمانبەران وەڵای ئەمە موچەمان چاکرەوە مژدەیدە لە خەڵک ئێوە حەزەکەم ئاماژەوە بدەن بەڕێزیان وەک هاوڵاتیەک پێتان وایە کە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەم بڕە پاشەکەوتێکە کەم کراوەتەوە قبوڵیان بێت یاخود ئەوان داوای تەواوەتی لابردنی سیستەمی پاشەکەوت دەکەن لە موچەکانیاندا نبرزم يعني طواطيش لا ابدا حتى يعني يعني امام يعني حتى طواطيش لا ابدا فحتى لا ابدا يفتح حكومات وكو يعني خويس في الى اولادك لا موظف لا موظف ذلك شو مبرز يعني حكومات اذا شو اديت ما معاش خساره تو اجرتك يا معاش ما شو ما سيبدا باولادي بموظف مع موظف دكتور يلا بقول معاشك مشاك ده باشك انت ما قدر راسي ما قدرني راسي ما مع مصاخلة عنها اما دكتور خلط عنها برز يعني اما خلط عنها يعني اما درو ثلاثين ده بس حكومتي ولا شيء والله ما تسجل لك والله ما خلط يعني من حظك ما ذكر يعني هو ما ولا من الرزاق هذا ولا والله انا توريخه والله توريخه واحد خلق توريخ يعني واحد هذا هذا لا ولا يعني ما بين راضينا توريخ ولا برز يعني بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە کەلارەوە لەگەڵمان بووی سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێزیشتان کاک کاروان لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک کاروان بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوەری بەرنامە بەڕای بەڕێستان موچەخۆران هاوڵاتیان فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەم سیستەمی پاشەکەوتی تازەیە کە بەڕەکەی کەم کراوەتەوە قبوڵیانە یاخود مەیدانەکان چۆڵ ناکەن تاوەکو بە تەواوەتی سیستەمی پاشەکەوتی موچە هەڵدەگیرە لەسەر موچەکانیان السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس کاکەوە دەستخۆشی لە کەناڵی پەیام ئەەکەم دەست یەکەبێکی کارمەنداتان مازەکەم کە بەڕاستی ئەم چەند ڕۆژە سەلمانتان کە لەگەڵ داواکاریەکانی خەڵکان هەموو بەرنامەکانتان
تایبەت کردە بۆ ناڕازایەتیانە من دەستخۆشیتان لێکم. سپاس بۆ بەڕێستان. وەڵا برێ بەڕێزم بەڕای من حەق نییە کاوە سەرجەم مامۆستایی بەڕێزەکەم ئێستا هەرچەند ساعتێک پێش ئێستا لەو کەناڵەی کە پارەی نەوتی ئەم میلەتی بۆ دزراوە بە کەناڵی نەوتا و مەشهورە ئێستا بیستم بەڕێبەری پەروەردەی دەربەنیخانێ داوا لە مامۆستایان دەکەین لە دوای کە خشتی موچە ڕادێنرا چنە هۆڵەکانی خوێندن بەڵام داوا لە هەموو مامۆستایانەکەم بەقسە و بەخۆدارانە مەکەن ئەوە هەرازان مامۆستا شەق لە مامۆستا هەڵدەن بە خەڵک بڵێن چەقۆشێن دەکاتێکە خۆیان چەقۆشێندرین کەسی دنیان ئەگەر کەناڵی نەوتا و هاوشێوەکانی ڕاست دەکات با بەهاتەیە بە تورکیا با بەهاتەیە بە تورکیای بوو زەمی تورکیای بکردێت کە ڕۆژانە کوردی ڕۆژئاوا شەهی دەکات بۆیە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم بە تایبەت خەڵکی زەمەی خەڵکی سلێمانی خەڵکێکی بەشەرەفە داوا لە خەڵکی کوردستانەکەم کەناڵی ڕوودا و بسڕنەوە لە کەناڵەکانی ئەو زۆر سپاس. کاک کاروان سپاس بۆ پەیوەندیەکەی دیارە پەیوەندیەکەی پچڕا. کاک زانیار لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک زانیار فەرموو بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوری بەرنامە؟ بەڕێزەکەم کاتتان باش. هەموو کاتێکتان باش. سپاس. خۆشەویستن وەڵای من داواکاریم چییە ئەوەیە کە من بڵێم هەرچی میلەتی کوردەوە لە سیاسەتی ئەم مەسوولانە بێنن و دەنگیان پێنێنەوە لەبەرەوەی هەمووی خۆ بە بزم زمانکردنە هەمووی ئەوەیە کە چۆن خۆی دەوڵەمەند کات چۆن کۆمپانیا دانێ هەر ئەوەی نیەتیان هەر ئەوەی هەدەفیان. واتە مەبەستیان خزمەتکردنی هاوڵاتیان نییە لە پێکهێنانی حکومەت و کابینە و ئەم سیستەمانەی کە لەسەر موچەی هاوڵاتیان دایدەنێن؟ من باینێکی نمونەیەکی بچووکت بۆێنم مەسەڵەن بۆ دووست بین بەرنامەکە دانێ لەسەروی کە بڵێ خۆزگە بە پێشووی سەدام بەخوازی یاخود بەم دەسەڵاتی ئیستا بزانە لە سایانەوە نوێی کوردوانە ناڵن هیوایەتان بۆ دەسەڵاتی سەدام حوسێنە. زۆر باشە. کەواتە چی وای لە هاوڵاتی کردووە بەم شێوەیە بیر بکاتەوە؟ کەسێ برسی نەبوو فەردێ برنج بە 10,000 دیناری کرد بە دیناری یایەوە بە خەڵک یعنی هەموو خەڵک شایەتە ئێستا تۆ چی بەتەمای چی لەم مەسوولانە سۆز بێ. زۆر باشە. کاک زانیار لە ئێستادا مامۆستایان کارمەندانی تەندروستی پزیشکان پارێزەران زۆربەی چین و توێژەکان ئەوانەی لە ئۆرگانەکانی حکومەتدا کار دەکەن مانگرتنیان لە کارەکانیان ڕاگەیاند و هاتوونەتە سەر شەقامەکان بۆی سیستەمی پاشەکەوتی موچە لا بچێت. دوێنێ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لەگەڵ وەزیری دارایی بڕی ئەم پاشەکەوتان کەم کردەوە. ئایا پێت وایە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان کەمکردنەوەی بڕی پاشەکەوت قبول بکەن و بستنەوە سەردەوامەکانیان یاخود بەردەوام دەبن تاوەکو بە تەواوەتی ئەم سیستەمە هەڵدەوەشێننەوە؟ بەڕای من مەسلەی ئەمی کە مانگرتن و ئەم بازدەشتانە ئەوە هەر ڕێ لە فەقیر و هەژار و داماوەکەی دەبنکەیتن ئەکان کە مانەگرن هەر فەقیر و داماوەتیای نەخۆش تا لەسەر ناکرێ هەر دام و دەستگایە کە هینە بێت بۆ فەقیر و داماوە یعنی نامەتێکە زیات لەبێت لە دەسەڵاتداران چی نەگەکا با بڕۆ مەسەلەن ئیسە من بۆ نمونە بدەمێ لە پاڵاوگەی نەوتی دوکانی شەکەم مەسئولین ئەگاتووە ئەڵێ من بەشم ئەوێ ئەوە من بۆ 2 مانگە لە ماڵەوە کارگەکان لە تاوە تاخستۆ جارێ بایەک لای بێتەوەم کێشەی ئایا بێت بەشدار بێ ئەم وڵاتە مافیایە منەوە تا بێش بێکار لە مەدەیشەکە خۆم دەرکراوم لە بەروەی کە مەسئولین ئەگاتووە داوای بەشەکان نافیز یعنی کەس نازانێت چیە بەرپرسێکە چی دەچی لایەنێکە یعنی هەچ کەس ئەوەی ئەڵێ ئەو خۆی هەچ کەس بۆ خۆی ئیتر بێت بە بەرنامی لەسەرکە لەسەر ئەم مەسئولانە لەسەر سیاسەتی پیسی جڵەوی ئەم مەسئولانە. زۆر باشە. ئەو بەڕێزەی بەڕێستان ئاماژەی پێ دەکەن کەسێکی شۆڕژگەر بۆ لە ماوەکانی ڕابردوودا یاخود لە مەیدانی سیاسیدا حسابێکی بۆ دەکرێت داوای پشک دەکات وەکو بەڕێستان باستان کرد لەو پاڵەوگەیە کار دەکەن؟ ئەوەنەی من ئاگادارم دوو لەوەی بەرنامەکەتان ئەوەی جاش بێت ئەوەی خۆفرۆش بێت ئەوەی ڕێبەری جێشی وڵاتانی تورکیا بێت و ئێران بێت ئەوانە ئێستا مەسئولینی باڵادەست و پلەدار و ئەوانەشی کە خەباتجێر و ڕۆژێک بۆ ئەم خاکە شوێنیان بەخشیوە لە بەرەی دووەوە هەر باس ناکەن یعنی تۆ وەرە هیچ نەکەی موچەی شەیدان بڕی کە هەیەی نیەتی ئەوەیە تۆ کوڕەکەی بەخوش داوە بە خێوکەری شینی ماشەکەشی نایتێ ئەدیتە دڵی چی بۆ دەسەڵاتە خۆش بێت. سپاس بۆ کاک زانیار لە شاری سلێمانیەوە. سپاس بۆ سەرنج و زانیاریەکانی بەڕێستان. کاگوریا لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاگوریا فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. والله من أم حكومتها هل وكو شيء أجبتها هو
ئاش بەتاڵی لە هەموو ناحێکەوە فەش لە اقتصادیەوە لە مالیەوە لە خاکەوە لە نیشتمان فرۆشیەوە لە زیینەوەەوە هەموو شتێ فەشەلی هێناوە ئێستا تۆ دوێنە قسەکەی سەرۆکی حکوومەت مشەوەشێکی پێوە دیار بوو ئەوێ چەخۆشێن و مەسەرەن يعني اوانه يعني بالنسبه كومال وقران ايكاغامي موظفن ايكو بهوا ناجين ساكي بالرابوت نسلها رابوت نسي تسجاده علينا السجاده تقول ايكاغ خلقكش بفعلاشي بمعاششي بشيانشي حكومه السياسات وحزب تركي قولن قران وكومال وهالطيماني حزبي قولن ثاني كم حزب لكنت السادة أتقول ما مشتر منها قاتل يجيش تطريق وإذا يكيتي هشتر كرسي لا وبتزويله أمس يجل كرسي هل أنا شد بالكتزويل بحد يجي بيس كرسي لا أمس عليها وكان أمس حزب ما شاء الله هذا الحزب يجي قولي كان حزب لكنت السادة بريح أم بيشتوى كرسي لا أو هشتر كرسي لا وبتزويل ألبي سكايش تزويلي لا بلا ومش الله شيء يجي إذا قال يسوي على إما بحال بشادين هذين بحال بشاد أبد لسنوقي تنقال خلق دنيا فينيا لسنوقي تنقال خلق دنيا فينيا وتراقن وبرقاقة لبلا أمان تعرف شانكي شو سامدون هنا بين خيمة كابو برلمان هذا ولا ودي للسويسرا كولاترين كسر أو باري حس ولاتي عربي بأوروبي أو باري بنيره حسيا كودي سيسوا ولاتي عربي لما غير خالد باري بلا ودي يا ودي كذا لصاد الشاشين وبروح وحافي سابق محكمة وشيء ما دمر وشيء ما دمر ودي دوشة صار شو وهذا فأنا قال حتى شو بقاري فيها لا بلو إنه باريش أنا كيسا إذا يكحد ما أبي محكمة كبير حتى كي هذا وسابها مش جرادي إنسان مطارقي ولا تو ما خوش صوتي عبادية كين مطارق كدوته صوتي قصيرة صوتي عبادية كين كمطارق زوج صوتي كين لا بل إذا يخشى بدته حد أبي كوتش محكمة بس أو خميد الشدة أنا ولا كلماني أبي بينه بدني أو محكمة ملك بيجي يعني ما حنينية دوش تيجي بسيطة كي محكمة كان ستوصل أمهم إنه تبي سوحة وصلت زين لا بل هزارها كسكوان هي هزارها برلمان وخلق وأعضاء شرنا وأخوة مهم كواهي لسري أبي بيتو بدل من محكمة يجي عدالة بكير هادو حلفة كيف هاتي ويتشي زور سباسي شوية سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت کاک وریا لە سلێمانیەوە کاک محەممەد لە ژاراوە لەگەڵمانە کاک محەممەد سڵاو لێبێت و سەرنج و تێبینی بەڕێستان چییە لەسەر تەوەری بەرنامە فەرموو سلام لە جەنابەت دەست خۆش بێت تەوەرێکی جوانت دابەزاندووە من زۆر سپاس پرسیار لە دەسەڵات دەکەم ئەم هەموو ناعەدالەتی و نابەرامبەریەی نابینیت کێشەکە لەوە گەورەتر کاکەم و چەشتێکی سەرەتاییە نابینن ئەم سەروەت و سامانەیان چۆن بە فیرۆدا چیان کردووە چاویان بە وەزعی ناکەوێ ئەچی مەسئولینە ئەو سەروەتەی پێکەوە ناوە لەکوێ هێنا چۆنی خەڵک کردەوە پێم سەیرە لە دیاتی بە خۆیان دابچنەوە خزمەتی خاک و وڵاتەکەیان بکەن بۆ مەگەر ئێمە بە پێی دەسوود لە عێراقدا ناژین دیابووینەوە بۆ مۆزەفێکی کوردستان لەگەڵ مۆزەفێکی جنوب نابەرامبەر بێ لەبەرچی بۆ ئەو خەڵکە بۆ بازی غەڵەت و خۆپەرستی ئەوانە بدا لەبەرچی داوا لە دەسەڵات دەکەم بە خۆی دابرسەوە کێشەکە ڕۆژێ بۆ ڕۆژێ گەورەتر دەبێت ناعەدالەتیان یەکجار زۆر کردووە زۆر نابەرامبەریتەوە دەکەم ئەگەر خزمەت وڵات دەکەن و مەبەستیان خاک و وەتەدا دنا وضعك زور لو لا يساب موسى وخلق دري دبري باب سياسي مكان اما دسي فلانه وهو دسي فلانه كراز ده كان باوان ساكتم يعني دي نتوان سيان لسركن باعث جروبو حزب نتواني نار زايد ببري بلام اوان همو الاشياء النقصانيه همو الاشياء النابرامبريه شعب وضعي كوان دا بخشنوا او برني ده صلاه نيه كاكا زورم فيها نيات كليس قسم فيها بلانه بو ميزغني يبي اوي انا دي كان وين هي جواتي نكراوا او حكم بري وبردنيا يتدس خوش اللي دكم ما محمد من دەمەوێت سەرنجی بەڕێستان لەسەرەوە بزانم ئەگەر لەگەڵماندا بمێنیەوە سەرنجەکانت جوان بوون لەسەر تەوەری بەرنامە بەڵام بۆچی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەخۆیان داناسنەوەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد مەگەر ئەوانیش ئەم نەعەدالەتیە نابینن مەگەر ئەمانە نابینن وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد چینێکی کۆمەڵگا لە ئاسمانەوە چینێکیشی لە ڕێسمانە چۆن نایبینن بەڕێزم بەڵام خوێنبەری چاوی گرتون قەتیان وا بەخۆ نەدیوە سەروەتێکیان چاو پێکەوتۆ پیاوە زەیرە لەبەرەوەی
فێری دەسەڵاتداری نەبوون دەسەڵاتداری بەم شێوەیە بەڕێوە ناچی دەسەڵاتداری بە شەقوەشان و ناڕەحەتی بۆ مەگەر مامۆستاکەشوە ئەو کابرای کە شەقی لە مامۆستای هەڵدەدا هەردووکیان کوردستانی نین لە زیاتی ئەوەی بانجیکەن ئەی تاوان بارکە ئەو غەڵەتەت بۆ کرد ئەمانە کوڕی ئەو خاکەن تێگەیشتی قیادە دەبێت سەرپەرشتی وڵاتەکەی بکە فەرق بە من و تۆوێکی دینەکە بەڵام ئەوانە هەمووی حیزبێن و خۆپەرستی بەخوا دەسەڵاتەوە بەڕێوە ناسی ئەو جارەش داوا لێ دەکەم بەخۆیان دابچنەوە کێشە لە موچە گەورەترە با ناخۆشی نەکەن وەزعەکەی لەو میلەتەی تێک نەدەن دوایی بەسەر خۆیاندا دەشێتەوە با چاک فکرکەنەوە دەسەڵاتانی وڵاتان دیکتاتۆرەکان چیان بەسەرات ئەوانیش خراپتریان لە دێ دەبنە پەدی زەمانەی تر دەست خۆش بێ. بەڵێ سپاس بۆ مام محەممەد لە ژارەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان کاگعالی لە ڕانیەوە لەگەڵمانە کاگعالی فەرموو. بەڵێ هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کاگعالی لەگەڵمان نەماوە دیارە پەیوەندەکەی پچراوە دەمەوێت ئاماژە بە کۆمەڵێک سەرنج و کۆمنتی دیکە بکەم کە ئێوەی بەڕێز لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە ڕێگەی لینکی پەیام دۆتیڤیەوە داتانەوە دەمەوێت ئاماژەیەکیان پێ بکەم ئارام تۆفیق دەڵێت تەنها بۆ بانگەشەی هەڵبژاردنە و دەستکاری پاشەکەوتیش کاتیە. سیامەند ئەحمەد دەڵێ ئەگەر قبوڵی بکەن ئەوە هەڵەیەکی گەورە دەکەن. شنۆ محەممەد دەڵێ تەنها تا کاتی هەڵبژاردنە دوای ئەوە بە دووسێ مانگ جارێک موچە دەدەن. باختیار مستەفا دەڵێ کێشەکە ئەوەیە کە متمانە نەماوە لە نێوان فەرمانبەر و حکومەتدا بۆ چارەسەرکردنی موچەی فەرمانبەران. شەماڵ چۆمانی دەڵێ 27 ساڵ حکومڕانی ئەم دەسەڵاتدارانە هیچیان لە هیچ نەزانی لە 27 ساڵی ڕابردوودا بەڵێنی بریقەداریان داوە بەڵام جێبەجیان نەکردووە. کاک هەنگاو لە چۆمانەوە لەگەڵمانە. کاک هەنگاو سڵاو لێبێت و فەرموو بزانم چیتان هەیە. دەستخۆشی و بەرنامەیەتان لێ دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک هەنگاو. پێشەکی هاوخەمی خۆم بۆ ئەو مامۆستایانە و هاوڵاتە خۆپیشاندانانە دەرەبڕم کە لەلایەن خوانە ناسەکانەوە بریندار کراون هێرشیان کراوەتە سەر پێشەکەی زۆر بەقەمبارم بۆ ئەو کارە داوا لە خەڵکی کوردستان دەکەم هەڵبژاردننی داهاتوو هەموو دەنگ بدەن بە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی لە دەستی ئەم جەلادانە ڕزگارمان بێت. کاک هەنگاو دەمەوێت پرسیارێک لە بەڕێستان بکەم پێتان وایە موچەخۆران کەمکردنەوەی بڕی پاشەکەوت قبول بکەن و بستنەوە هۆڵەکانی خوێندن و بستنەوە سەرکارەکانیان فەرمانبەران یاخود قبولی ناکەن تاوەکو ئەوەی کە داوای دەکەن بە تەواوەتی بۆیان جێبەجێ دەبێت. بڵێ ئەوە ئەم خۆپیشاندانانەی کە سەتان سەری کوردستانی گرتوتەوە دەسەڵات ترسی پێکەوتووە ئەودا لەگەر ئەو ترسی کە پێی کەوتووە دەستکاری موچەی کردووە بەڵام دواتر فترەیەکە وەک خۆی لێ دەکاتەوە قسەکانی ناگەنیتە جێ لەبەرەوەی دەیوێت وەک خۆپیشاندان بێنی. بڵێ ئەمانە کارێک دووکاریان نەکردووە بگرە تەماشاکە چێ سۆرانی مام محەممەد پیرۆز کرد چێ سەردەست عوسمان و گەرمدانی و عەبدولستار تایر و وەداد حوسێن و چەندین هاوڵاتی دیار پیرۆز کردن ئەمانە سانابن تابوون ئەوەیە ئەم دەسەڵاتە بڕێ لە هەڵبژاردننی داهات و خەڵکی کوردستان لە پارتی پێشکەشی نەکاتەوە عیزبایەتی نەکاتەوە عیزبایەتی فڕێددا هەموویان بە یەک لب بەشداری هەڵبژاردن بکەن و ئەم دەسەڵاتە نەمینێت. بەڵێ سپاس بۆ کاک هەنگاو لە چۆمانەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. ئیجازە هەیە؟ پەیوەندی زۆرمان لەگەڵە کاک هەنگاو ئەگەر زۆر بە خێرایی ئاماژەی پێ بکەی سپاس دەکەم. بڵێ ئەیگەن تۆ لە بوا ڕۆژی خۆت و منداڵەکان و نیشتیمانەکەی خۆت بڕوانە ئەیگەن تۆ لە هەژمونی حکومڕانی ئەوان وەرە دەرێ خۆت ڕزگارکە نیشتیمانەکەت ئاواکە و بە سەربەستی بژی ئەوە چ کارە ساتێکە نیشتیمانیان کردە گۆڕستان. بەڵێ سپاس بۆ کاک هەنگاو لە چۆمانەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاک هەژار لە قەرەداغەوە لەگەڵمانە. کاک هەژار فەرموون.
کاکەم کاتە باش هەموو کاتێکت باش کاکەژار بەڕێستان سەرنج و تێبینیتان چیە لەسەر تەوەری بەرنامە فەرموون. کاکە جان دەستخۆشی لێکم بۆ بەرنامەیە. زۆر سپاس بۆ بەڕێستان. باز دڵنیام کە ئەمانە هیچیان پێ ناکرێت نە پاشەکە و چاکەن نەشتێکیشان پێ ئەکرێت خەڵکیان تەواو چەوسانەتەوە. من خۆم کارمەندێکم لە گەزەکانی ناوخۆ بە حساب مەعاش چاکەکەن بەڵام زۆر بەداخەوە بۆ ئەم دەسڵات نەتوانیان مەعاش چاکە نەتوانیان ژیانی خەڵک چاکەن لەبەرەوە ئێمە دڵنیان کە هیچیان پێ ناکرێت ئەمانە. ئەی کاکەژار بۆچی بڕیار دەدەن کە هیچیان پێ ناکرێت؟ ئەمە تا بڕیاری پاشەکەوتی کەمکردنەوەی پاشەکەوتی موچان داوە. ئەم بڕیارانەوە لە چیەوە سەرچاوەی گرتووە؟ وەکو هاوڵاتیەک سەرنجە چیە لەسەرەما؟ والله من وەکو هاوڵاتیەک ئەمە بەس بۆ ڕیکلامی هەڵبژاردنە بەس تاوەکوونەوەی ئەم دەنگانە کۆتاییەت باوەڕ ناکەم هیچیان پێ بکرێت خەڵکە خەڵاتێنن دڵنیام کە ئەمانە هیچیان پێ ناکرێت بە دڵنیام بە کەسێک کە گەندەلی بکاو کە خۆی سەرچاوی گەندەلەکە بێ هیچی پێ ناکرێت لەبەرەوە دنیای کە ئەمانە هیچ ناکەن ئیتر میلەت تاکەی چاوەڕێ ئەمە بکات و گوێ لەمانە بگرێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێز کاکەژار لە قەرەداخەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. بەڕێستان دەمەوێت ئاماژە بە کۆمەڵی کۆمنتی دیکە بکەم کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکەوە ئاماژەتان پێکردووە سەردارجاف دەڵێت بە هیچ شێوەیە قبول ناکرێت ئەمە گاڵتەکردنە بە عەقڵیەتی مامۆسان و فەرمانبەران. ئێبراهیم خورشید دەڵێ کێشەکە ئەوەیە متمانە نەماوە لە نێوان فەرمانبەر و حکومەتدا بۆ چارەسەرکردنی موچەی هاوڵاتیان. کاروان ئەحمەد دەڵێ حەقوایە پەسەندی نەکەن چونکە کاتیە و دواتر لەمەی ئێستا کە هەیە خراپتر دەبێت. کاک ئاراز لە بناری قەندیلەوە لەگەڵمانە. کاک ئاراز فەرموو. کاک ئێوارە باش. ئێوارەتان باش کاک ئاراز. بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ والله ئەگەر ڕێگەم پێ بدەی دیێڕە شعرێکی گچکەیە کۆپلەیەکە دەیخوێنمەوە و دوای دەچمە مۆزوعەکەی. زۆر باشە فەرموون. بەڵێ دەڵێم کاک نێسیری شەقوەشێن تەق و کێشی دەمان چەتەقێن ئەم ئەتوارە هەر لە تۆ دێن. سەرنجشان چییە لەسەر تەوەری بەرنامە کاک ئاراس؟ من تەمەنا دەکەم کە هاوڕێیان کاتێک کە پەیوەندی بە بەرنامەوە دەکەن ناوی هیچ کە ساعتیەکی سیاسی نەبن لەگەڵەوەی کە سەرنج و تێبینێکی قوڵتان هەیە لەسەر ئەدای حکومڕانیان لە هەرێمی کوردستان بەڵام وەکو ڕێزێک بۆ شکۆی بەرنامە و هەروەها حەز دەکەم کە ناوی هیچ کەسێک نەوترێت. کاک ئاراز تێبینیتان چییە بەڕێستان لەسەر تەوەری بەرنامە؟ پێتان وایە کە ئەم کەمکردنەوەی سیستەمی پاشەکەوتی موچە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە فەرمانبەران پێی رازی بن و بچنەوە سەرکارەکانیان؟ مامۆستا ئەمن پێم وابوو یەکمان تەطبیقی دەکەن یەکمان پێش هەڵبژاردن بەڵام بۆ موژدا لەوانەیە زۆر کەسیش بینی بێتی ئەمڕۆ لە گەلی کوردستان نووسرا بوو سەکەشیان بە ناوی خۆیانەوە نەکرد بوو دەڵێت جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە دەڵێ مانجی 12 بە سیستەمی پاشەکەوت موچە تەوزە دەکرێت بۆ مانجی کانونی دووەم ئەوزا بەو سیستەمە کە دوێنێ ڕانگەیانە تەوزە دەکرێت. یعنی با فەرمانبەران یعنی خۆشیان لێبێ ئەمن ئەمەلم وابوو دەمگوت مانجێک پێش هەڵبژاردن دەماندەنێ بەڵام ئێستا مانجێک دوای هەڵبژاردنیش یعنی کانونی دووەم دەکا مانجی یەکەم ئەوان ئێستا مانجی 12 2017 نەدا بۆ ئاگاداری چونکە من فەرمانبەری تەندروستیم یعنی پێش هەڵبژاردنەکەش نایدەن ئەگەر پێش هەڵبژاردن نەیدەن دوای هەڵبژاردن هەر نایدەن بۆی ئەمن هیچ پێوانەیە بۆی داواکارم کە خەڵکەکە بڵاوی لێ نەکات و نەک ئەوە لە جاران سەرتر بڕژێنە سەر شەقامەکان بە تایبەتی ئەو سەفەرێک کە هەولێر و دەهۆکیشی گرتوتەوە یعنی ئەوە بخۆی دەستکەوتێکی گەورەیە کە هەولێر و دەهۆک ڕافەڕیون و ئەوان زۆر لە خەڵکی ئێمە بە حەماس و بە دۆشر و لێ لە ڕاستەڵاو ڕێزم بۆ ئێستا مازەکەم ئەوان یعنی جەمسەری گۆڕانکارین بەڕاستی گۆڕانکاریەکان لە هەولێرەوە دەکرێن. کاک ئاراس بەڕێستان وەکو کارمەندێکی پزیشکی بەڕێستان وەکو ئاماژەتان پێکرد پێتان وایە بۆچی حکوومەت بڕواری جێبەجێکردنی بڕیارەکەی ئاشکرا نەکردووە؟ ئەمە چاوەڕێی هەڵوێستی هاوڵاتیانە بۆی کە بزانێ هاوڵاتیان دادەمرکێنەوە بڕواری جێبەجێکردنەکەی دوا دەخات بۆی کە بەڕەپارێکی زیاتر لە لای حکوومەت بمێنێتەوە نەیداتە هاوڵاتیان یاخود هۆکار چییە کە وەکو بەڕێستان وەکو کارمەندانی تەندروستی کە ئاماژەتان پێکرد حکوومەت بڕواری جێبەجێکردنەکەی دیاری نەکردووە؟ مامۆستاونە بەرواری جێبەجێکردن دیاری کردووە دەڵێن لە مانجی کانونی دووەم ڕادەیدەین. بەڵێ کانونی دووەم یعنی مانجی یەک ئێستا ئەگەر جەنابەت ئاگادار بی ئێستا ئێمە مانجی 12 2017 وەرنەگرتووە یعنی ئەو مانجی پێش هەڵبژاردن 12 پێش هەڵبژاردن نییە خۆ دنیاش خراپە هەر موچەیەکمان دەدەنێت دەڵێ ئەو موچەی کە دەشاندنێ مانجی 12 بە سیستەمە کۆنەکەی یعنی ئەوە ڕوبع موچەکە دەماندنێ
ئەگەر کەوتیشە دوای هەڵبژاردە ئیشیان بە خەڵکی نامێنی کەواتە ئەو سیستەمە بەس ڕیکلامێکە بە ئیعلانیان کردووە لەلا هەر ئەسڵ ئیشی پێ ناکەن. بەڵێ سپاس بۆ کاگەڕاز لە قەندیلەوە، سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک محەممەد فەرموون. کاکە دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک محەممەد. کاکە پێش هەموو شتێکە تۆ نووسیتە حکوومەت، ئەوە کوا حکوومەتن ئەوانە؟ ئەوانە کۆمەڵێک مافیان حکوومەت نین ئەوانە بەڕاستی. کاک محەممەد بۆچی حکوومەت نین؟ لە 27 ساڵی ڕابردوودا حکوومەتدارێتی هەرێمی کوردستانیان کردووە، مەگەر هاوڵاتیان لە ئەدای ئەوان ڕازی نەبوون؟ وەڵی خوا ئاگادار ئەوانە بەس حکومداریان نەکردووە، لەوەتی پارتی دروست بووە، بەس خەڵکی کوشتووە، خەڵکی فڕاندووە، ماڵی خەڵکی وێران کردووە. ئەی بۆچی هاوڵاتیان بەردەوام؟ ئەو قەدرەی پارتی لە خەڵکی کوردستانی دەکات سەدام حوسێنیش نەکردووە. داوا لە خەڵکی هەولێرە دەکەم لێ ڕاپەڕن بەس ماچیکە ئەو زوڵمە قبوڵ نەکەن. خەڵکی هەولێرە بەدەست پارتیەوە دەناڵێنێ، هاوارێتی نە مەعاشی دەدا، نە ئاوەیە، نە کارەبایە، بەڕاستی نەماوەندار پیان پێ خۆش بێ لە خەڵکی هەولێرەی دەکەن، لە خەڵکی کوردستانی دەکەن. ژیان نەماوە بەدەست پارتیەوە دەتخوژێ ونت دەکات. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە هەولێرەوە، سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. باوکی قوسەی لە سلێمانیەوە لەگەڵمانە. فەرموو باوکی قوسەی. ئەم کاتە باش. هەموو کاتێکت باش. سپاس. فەرموون چیتان هەیە لەسەر تەوری بەرنامە؟ وەڵڵی دەستخۆشی بەرنامەکە و لێکەم. سپاس. دەستخۆشی ئەوە لەسەر جوانەتان لێکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. پێتان وایە کە فەرمانبەران، موچەخۆران، کارمەندانی تەندروستی بە بڕیارەکەی حکوومەتی هەرێم ڕازی بن و بستنەوە سەر کارەکانی خۆیان و بایکۆت و ئەمانەی کە لە داوامەکانی خۆیان دوورکەوتونەوەتەوە بیشکێن و بستنەوە سەر داوامەکانی یاخود بەردەوام دەبن تاوەکو بە تەواوەتی سیستەمی پاشەکەوتی موچە حکوومەت هەڵی دەوەشێنێتەوە. سەرنجی بەڕێستان لەسەرەمە چییە؟ بەڕێزم من با پێشەکی پێتان بڵێم، خوشکم، زاوام، برام هەمووی مامۆستایە، موچەخۆرە. ڕۆژێکیان من زاواگی خۆم بەڵای باوکە قوسەی. بەڵای بەداخەوە پەیوەندیەکەی بەڕێزیان پچرا لە شاری سلێمانیەوە تەمەنامان دەکرد سەرنجی بەڕێزیشان بزانین. کاک محەممەد هەر لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. کاک محەممەد فەرموون. برا بەڕێزەکەم کاتە باش. هەموو کاتێکتان باش کاک محەممەد. برا بەڕێزەکەی من لەسان یەک شتێک باش نییە تەنها مامۆستایان بەزەن مامۆستایان. مامۆستایانی بۆ مامۆستا جاران پێشمەرگای تا بەس مامۆستایان بڵاستن بوو. ئەی بۆ هەموو موچەخۆران ناڵە هەموو موچەخۆرە هەموو چی گوێزەکان کاکە بابەزە لە مامۆستایاندا ئەمڕۆ پۆلیسی هاتوچۆشوە دوێنێ ناوخۆ چووە. یعنی با ئەمە کاڵە بەستەنیا مامۆستایانگە خەڵک بەس بەتەنیا مامۆستا دەکاتە گیان لەگە ماڵە ماڵک مامۆستای نییە خۆی کێشە بەس مامۆستانی کێشە هەموو میلەتی کوردە، کێشە هەموو تاکێکی شەخسیەم کۆمەلگایە بە موچەخۆر و بێ موچەخۆرەوە. من هیوادارم ئەم بانگەشانە تەناب نەڵن مامۆستا بڵێ هەرێمی کوردستان سەر تاپای لە کرێکار و فەقیر و عەشایر و موچەخۆر و خانەنشین هەموو کەوتە موچەخۆر سەرجەم شیر و توێژەکان. ئەگەر مامۆستا وەکو جارەکانی کار بڵێ خۆمان چەندیان جوابدانە هەڵە نیان جواب بدێتەوە. بەڵام من دەستخۆشیەکەم لەو خەڵکانە بەڕاستی با چەقی زەختەکەم بخەنە سەر هەولێر، چونکە ئەوانەیە هەولێر ئەوە هەولێر و دەوەک و زاخۆشی لازێتێک و دەبن تاوا لەم بینبەرێ بڕێتەوە داواکەم لە مامۆستانی کۆمەڵی ئیسلامی زەخت لە کادیرەکانی خۆیان بکەنەوانە شەد نییە بڵە کادیری مامۆستایە کاکەم بۆ خەڵک نابێ حیزبی بێ. ئەی جەنابەت مامۆستای من حیزبیم، من مامۆستام یان یەکێتیم یان پارتیم یان گۆڕم ئەلموهیم دەنگدەرم. یعنی دەستخۆشیتان لێ یەکەم وا لە خەڵک بکەن کاکە خەڵک ناکوژێت لە هەولێر لە دەوەک لە زاخۆ. ئێوە خاستەن ئێوە یەکگرتوو ئیسلامیەکان جمهورتان هەیە لەوێ ئەوە دەستخۆش بە تەوەرەکەتان لە کات نەکە بۆ چگە بەجێ دەستخۆش بە تەوەرەکەتدا بڕۆن. سپاس بۆ کاک محەممەد لە شاری سلێمانیەوە. باوکی مەڕوان لە کەلارەوە لەگەڵمانە. باوکی مەڕوان فەرموون بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ سەلام عەلەیکوم. دەستخۆشی وعەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵاه. خۆی گەورەتەمان درێژتان کە بیۆرترتان کە یعنی لێرترتان کە بۆ ڕۆماڵانەی ئەیکەن بۆ ئەو خۆپیشاندانەکە بەخشێکن بۆ ئێمە. خۆی گەورەی دلێرتان کە قارەمانتان کە دەخۆشتان لێکە و خۆی گەورە سەرکەوتوتان کە. زۆر سپاس بۆ بەڕێستان باوکی مەڕوان. دەمەوێت سەرنجی بەڕێستان بزانم
لەسەرەوەی کە ئایا وەکو کاک محەممەد لە سلێمانی پێشتر ئاماژەی پێکرد بە مختصی نەکەین تایبەتی نەکەین بە تەنها مامۆستایان ئەم پاشەکەوتەی کە لە موچەی فەرمانبەران بەگشتی لە هەرێمی کوردستان پاشەکەوتەکە دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بڕیاردرا کەم بکرێتەوە ئایا فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمە قبول دەکەن یاخود داوا دەکەن و دەمێنەوە لەسەر شەقامەکان تاوەکو بە تەواوەتی ئەم سیستەمە هەڵدەوەشێتەوە؟ بەڕێزم من وەکو فەرمانبەرێک داواکەم لە هەموو فەرمانبەران نەک ئەوانەی کە مامۆستا پزیشکان هەموو فەرمانگەری هەموو دایرەکان کارەبا هەموو ئەوانەی کە مۆزەفی ئەم حکومەتە خزمەتی ئەم خەڵکەکەن خزمەتی ئەوانەکەن من ئەڵێم ئەو کەسەی کە شەقی لەو مامۆستا داوە ئەوە لای مامۆستا تربێتی وەر نەگرتووە لای کەسێک تربێتی وەرگرتووە ئەخلاقی وگرتووە کە ئەوە ڕەوشتێتی و کە ئەوە ئەخلاقێتی من ئەگەر ئەم خۆپیشاندانە نەکرایە ئەم خەڵکە ناتێتە سەرجادا ئاتی دە ساڵی کرد 20 ساڵی تریش ئەو پاشەکەوتەی ئاواکەم نەکردەوە بەوەیش کە کردێتی بە ناساری کرێتی و بە بیرێری و بە دلێری ئەو خەڵکە قارەماسە من چاوی هەموو ئەو کەسانە ماچ دەکەم قاچ ئەو کەسانە هەموو ماچ دەکەم سەربەستی بە ئەو کەسانەی کە داوای حەقی خۆیان دەکەن کە داوای مافی خۆیان دەکەن کە کۆمەدەن بەڕاستی ئەمانە هەتا بمێنێن هەتا وەکو من خەسارە لە وڵات لە خاک لە وەتەن لە دین لە ئەخلاق لە ڕەوشت داواکەم لە هەموو ئەو کەسانەی کە غیرەتیانەیە کە دەنگیانەیە کە ڕەنگیانەیە بێنە سەر شەقامەکان کۆمەدەن ئەوەی کە پاشەکەوت بە هیچ شێوەیەک قبول نەکەن لەبەرەوە داهاتی هەرێمی کوردستان پارەی هەرێمی کوردستان بەشی نەک موچە خۆران بەشی هەموو داهەیەکان لە ماڵەوە دانیشتوون لە 2009 تەلەبە هەیە لە 2009 لە 2010 هەتا ئێستا تەواوی کرد لە ماڵە دانیشتووە حەق ئەوانە بێنە سەر جادەکان مافی خۆیان بکەن ئەوانە بێنە سەر شەقامەکاندا داوای داخوازی خۆیان بەڕاستی ئەمان هەموو شتێکیانەی هەڵەوەشێتەوە کردی. بەڵێ سپاس بۆ باوکی مەڕوان سپاس بۆ سەرنج و تێبینیەکانتان. کاک عەلی لە ڕانیوە لەگەڵمانە؟ بەڵێ وا دیارە کاک عەلی سڵاو لێبێ فەرموو. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوری بەرنامە؟ دەستخۆشی بەرنامەکە یەکەم براکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەس برای بەڕێزم بۆ هەر باسی مامەستا نازانم مامەستا دەکرد بۆ بەگشتی باسی موچە خۆی ناگری بە تایبەتی پێشمەرگە ئاسایشوانە هەر پێشمەرگە بوو یعنی هەموو حیزبەکان و هەموو جەماوەرێکی کوردستان بە مامەستا شێوە دەیپارێت. زۆر باشە. لە گرتنەوەکانی ئەم دواییەدا کە موچەکە لەوانە زۆر لە مامەستاش کەمتر بێ ئەمە ڕێزمێ بۆ مامەستایان مامەستایان شاد خۆیانە بەڵام بەرگشتی پێویستە باسی كل متخولای هەرێمی کوردستان بکرێ دەستخۆشی بەرنامەکە دێ دەکرێم مامەستا ڕێزمێ بەس مامەستا یعنی یەک پێشمەرگە لە شەڕ لە کات شەڕی داعشدا هەموو خەڵکەی بەگشتی بێپاراز ئاسایش دەروە بۆ باسییانەش ناکرێت. زۆر باشە کاک عەلی ئەوەی کە ئەم خۆپیشاندانانەی بە دەرەجەیەک لێکەوتوتەوە گۆڕانەوانە هیچ مۆقیفەکیانە لەو خۆپیشانداناندا بەس بەیاننامەیە و کاک عەلی ئەوەی کە وای کردووە کە بە تایبەت کارمەندانی پزیشکی و مامۆستایان تووڕە بکە ئەوەی کە حکوومەتی عراقی بڕیاری دابوو کە موچەکانی ئەم دوو وەزارەتە بەبێ پاشەکەوت بنێرێت بەڵام کاتێک کە پارەکە گەیشتە دەستی حکوومەتی هەرێم پارەکان وەک دەوترێت تەخشان و پەخشان کرا بەسەر وەزارەتەکاندا و وەکو خۆی بەدەستیان نەگەیشت ئەمەش ناڕەزایەتی ئەم دوو چین و توێژەی بە تەواوەتی لێکەوتەوە و ئەمەی کە ئێستا هەیە لە شەقامی لێ دروست بوو ئەگەرنا خۆپیشاندانی لە ئێستادا خۆپیشاندانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەنها هی مامۆستایان و پزیشکان و کارمەندانی تەندروستی و پارێزەران نەماوە بەڵکو خۆپیشاندانی سەرجەم چین و توێژەکانە خۆپیشاندانی هەموو کارمەندانە بە گشتی و هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستانە بۆەوەی کە سیستەمی پاشەکەوتی موچە نەمێنێت و ئەم دوو چین و توێژەش کە هاتوونەتە سەر شەقام تەنها داوای چاکردن و لابردننی سیستەمی پاشەکەوتی موچەی ئەم دوو وەزارەتە ناکەن بەڵکو داوایان کردووە کە موچەی سەرجەم وەزارەتەکان پاشەکەوتی لێلا ببرێت. کاک عەلی لە ڕانیوە لەگەڵمانە؟ ڕێزمێ بۆ جەناوی بۆ بەرنامەکە بەس یعنی بەرنامەکە کە سەر مامەسانەیە باسی ئێستا جەنابتان باسی پێشمەرگە و هات و هەموو فەرمانبەران کێ بکرێت هەر مامەستا یعنی هەر هەوا دەکرا مامەستا بۆ ڕێزمێ بۆ مامەستایاندا داوای خۆیانی بەس یەک شتی دیکەش ئەمەبانە بە تایبەتی گۆران لەگەڵ کۆمەڵیانی هیچ مۆقیفەکیان دەبوو بەیان ناوە بەس بەیان ناوە
باڕاستەخۆ بێ ناو خۆپیشاندەرەکانەوە. بەڵێ سوپاس بۆ کاک عەلی لە ڕانیە، سوپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. باوکی قوسەی جارێکی دیکە لەگەڵمانە لە سلێمانی. باوکی قوسەی پێشتر بەڵێ پێشتر پەیوەندەکەی بەڕێستان داخرایەوە، فەرمونون بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ کاکەزانی خۆشەویست داوای لێبوردن لێ یەکەم کە داخرایەوە بەرنامەکەتان بەڕاکردن ڕۆستن کاتێکم کڕێ بووی لەم تەوەرەیە بەشداری بکەم. فەرمونون. من دەستخۆشی لە کۆمەڵی خۆشەویستەکەم، دەستخۆشی لە گۆڕانی مەزنەکەم. من لێرا ناتوانم باسی هەموو حیزبەکان بکەم، بەس دەستخۆشی لەو دوو حیزبەکەم خۆزگە بە خۆزگایەتی خوا حیزب وەکو دین بەدەست کۆمەڵەوە بواە، وەکو گۆڕان بەدەست گۆڕانی خۆمانەوە بواە خۆزگا، لەبەرەوەی بەس ئەمان بەس ئەم دوو حیزبە ڕاستن ڕێکن، بزانم نەفەرێک کەسێک پەرلەمانتارێک توانێتی بچێتە وەک زاخۆ وەکو کاک عەلی وەکو کاک عومەر وەکو ئابۆیان هەمووی گۆڕان و کۆمەڵ هیچ غەشتێک خیانەتێکی لە ناوچانیان نییە. هەموو شتەکانیان بە خۆشی دابەش کردووە، بە ڕێکی دابەشیان کردووە بۆ ئەوەی ئیشی لەسەرکەن. بەرنامەیان هەیە لە پەرلەمانە بۆ ئەوەی قسە بکەن، ئەڵێن ئەم مەسوولەمان هەیە کەمالکەر کوشیەڵێ دەمەداخە کەریمەکەی لە تاوەکو نون بسڕەوە. ئەمانە ئەم بەرنامە کۆنانە حەز دەکەم بێنەوە سەر شاشە. ئەگەر دۆرانی کاگا بەڵێ بەردەوام بە لێمان بەڵێ گوێم لێتە فەرموو باوکی قسەی بەردەوام بە. هەر کەسێ هەر پەرلەمانتارێک شتێکی باشی کرد لە پەرلەمانە حەز دەکەم بێنەوە باسی تۆکۆنەکان بێتەوە بەرچاوی خەڵک شتی لەبی دەچێتەوە. کاک عەلی باسیەوە کاک عەلی پێش من لە ڕانیەوە قسەی لەگەڵاکردم ڕاستەکە ئەڵێ پێشمەرگە بەزا پێشمەرگە دێتە ناو خەڵکەوە، با بڵێ من پێشمەرگەم. مامۆستا بەس پێی مامۆستایەتی خۆی ڕیکلام بۆ خۆی تا بڵێ بەیاری بانگەشەی مامۆستایانە پێشمەرگەش با مندوبێکیان هەبێ با نوێنەرێکیان هەبێ بڵێ بەیانی خۆپیشاندانی هەموو پێشمەرگەیە. بەڵێ سپاس بۆ باوکی قوسەی لە شاری سلێمانیەوە. پێشتریش کاک عەلی لە ڕانیەوە ئاماژەی بۆ کرد کە خۆپیشاندانی هەموویانەی پێشمەرگەشە، بەڵام من نەویست ئاماژە بۆ بکەم چونکە هەموو چین و توێژەکانی ناو کۆمەڵگە مامۆستا کارمەندانی پزیشکی پێشمەرگە پارێزەران هەمویان قودسەتێکی تایبەتی خوان هەیە گەربێت و لەلایەن حکوومەتە و لانی معین و لانی پەیوەندیدارەوە ڕێزیان لێ بگیرێت و مافی خوان لە کاتی خۆیدا پێ بدرێت. ئەگەرنا پێشمەرگەش ئەگەر بێت و بێتە ناو خۆپیشاندان و گربوونەوەکانەوە بە تەکید زەختێکی زیاتر لەسەر حکوومەتی هەرێم دروست دەکات بۆی کە مەدەنیانە و دیموکراسیانە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکرێت. بەڕێزان بەر لە ئەوەی کە کۆتایی پێبێنم چەند کۆمنتێک ماوە دەمەوێت بە سەریایی ئاماژان پێ بکەم. ڕێبوار مەلا دەڵێ ئەگەر قوبوڵی بکەین خراپتریان بەسەردێت دوای هەڵبژارنەکان. باوکی محەممەد دەڵێ نەخێر نابێت و ڕازی نابن. هەروەها ڕێبوار محەممەد دەڵێ نەخێر جگە لە پاشەکەوتی موچە بە هیچی دیکە ڕازی نابن. بەڕێزان بەم شێوەیە کۆتاییمان هێنا بە مەڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک. سوپاس بۆ پەیوەندی و سوپاس بۆ سەرنج و کۆمنتەکانی ئێوەی ئازوو خۆشەویستە بێگەیشتنەوە لە هەفتەیەکی دیکە و لە بەرنمەیەکی دیکە و لە ژێرناونیشانێکی دیکە ملاکتان بەخوای میهرەبان دەسپێرم. کوردستانێکی ئاوەدان سەربەرزی بۆ کورد و کوردستان. خواتان لەگەڵ.